الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم، ئێمە وەکو مسلمان بەچی پێشوازی لە مانجی ڕەمەزانی پیرۆز بکەین؟ دیارە خۆشەویستمان عەلەیهی السەڵات وەسەلام بە دوعا پێشوازی لەو مانگە پڕخێر و بەرەکەتە کردیە و سەلەفی ساڵح و پێشینانی چاچیش بە هەمان شێوە بە دوعای ئەڵڵاهوممە بەلیغنا ڕەمەضان کە دەیانگوت یا ڕەبی خوایە بمانگەینە مانجی ڕەمەزان، واتە ئەوەندە تامەزۆی ئەو مانگە بوون، ئەوەندە ئیشتیاقیان هەبوو لە ئەو مانگە دەیانگوت یا ڕەبی خوایە ئەمە بگەینە مانجی ڕەمەزان و مانجی ڕەمەزانیش بگەینی ئێمە، واتە دەست لە ملانەی مانجی ڕەمەزان بکەین و لەگەر مانجی ڕەمەزان باوەش بێکتر بکەین. عبدالله کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لێیان پرسی كيف كنتم تستقبلون شهر رمضان؟ ئێوە وەکو سەحابەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بەچی شێوازێک پێشوازیتان دەکرد لە مانجی ڕەمەزان؟ ئەویش لە وەڵامدا فەرمی والله ما كان أحد منا يجرؤ أن يستقبل الهلال وفي قلبه مثقال ذرة عقد على أخيه المسلم. فەرمی والله هیچ کامێک لە ئێمە لە سەحابەکان جورئەتی ئەوەمان نەدەکرد بچین پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەین ئەگەر لە ناودڵی هەر یەکێک ئێمە بەقەدەر تۆسقالێک عقد ڕق بغز چین هەبایە بەرامبەر بە مسلمانان، کەواتە ئەوان بەدڵێکی خاوێن بەدڵێکی پاک بەرامبەر بە مسلمانان ئەوها دەچوونە پێشوازی مانجی ڕەمەزان. دیارە لە 15 شەعبان و لە شەوی 15 شەعبان کە خوای گەورە جەلە وعەلا بە چاوی ڕەحمەت تەمەشای هەموو خەڵقی خۆی کرد، لە هەموو کەسێکی خۆش بوو، لێبوردنی گشتی لەبوو هەموو خەڵق دەرکرد، تەنها لۆ دوو کەس نەبی، کەسێک کە موشریک بی واتە شرکی هەبی یان هاوبەش لۆ خوای گەورە بڕیاردا، و کەسێک شەحنا واتە ڕق و بغز و چینەیە بی لەدڵی بەرامبەر بە مسلمانان. بۆیە بەڕێزان پێویست دەکات بۆ ئەوەی خوای گەورە لێمان خۆش بی بە عەقیدەیەکی پاک و بەدڵێکی خاوێن بەرامبەر بە مسلمانان پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەن. و حەدیثی صحیحمان هەیە کە هەموو ڕۆژێکی دووشەم و پێشەم دەرگاکانی بەهەشت دەکەونە سەر پشت و خوای گەورە جەلە وعەلا لە هەموو خەڵکی خۆش دەبی ئیلا لە دوو کەس نەبی، یەک موشریک بی یان کەسێک لە دڵی شتەکەبی بەرامبەر بە مسلمانان. بۆیە بەڕێزان وا باشە وا چاکە بە خۆمان دابچینەوە، عەقیدەمان پاکەین، دڵمان پاکەین، هەرچی شرکیاتە لە دڵمان دەربکەین و هەرچی ڕق و چینەیە بەرامبەر مسلمانان لە دڵمان پاکەین، بەدڵێکی پاک بەدڵێکی خاوێن بە تەوحیدێکی جوان بچین پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەین بۆ ئەوەی ئەو هەموو نور و بەرەکەت و ڕەحمەت و قەدر و بەدر و نەسر و ئازادبوون لە ئاگری دۆزەخ کە خوای گەورە لەناو ئەو مانگەی دانایە هەمووی وەربگرین و بەڕێک و پێچ ئەو چەند ڕۆژێک کە مانجی ڕەمەزان لەناومان دەمێنێتەوە لە خزمەتی دابین بۆ ئەوەی ڕەزابوونی خوای گەورە جەلە وعەلا بەدەست بینین. بۆیە بەردەوام بڵێن ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا. بەردەوام دوعا لۆ ئیمانداران بکەین ئەوانەی لە پێش ئێمە ڕۆیشتینە و ئیمانیان بردیە و لە خوای گەورەش داوا بکەین کە لە دڵمان دانەبی و مەجال نەدا شەیطان وەسوەسە نەفس عقد بغز لە دڵمانی بەرامبەر هیچ مسلمانێک. بۆیە مانجی ڕەمەزان باشترین شتەکە ئێمە پێشوازی لێ بکەین، ئێمەی مسلمانان دڵمان لەگەر یەکدە ساف بکەین، ئاشتەوایەکی تەواو بکەین، شانمان بین نەکرد شانی یەک، ڕوو لە خوا بکەین، لە دوو محەممەد المستەفا بین، لەسەر شەریعەتی خوای بین، بمانێ بە دینی خوا خزمەت بە دنیای خەڵکی بگەین ئینشاءڵڵا. جا ئینشاءڵڵا خودای گەورە دەمانگەین تەمانجی ڕەمەزان لەگەر ئێوەی بەڕێز و خۆشەویستیش. وصلى الله وسلم وبارك على سيدنا ومقتدانا محمد وعلى آله